بەرپرسێکی باڵای سەربازی عێراق ئاشکرای کرد هەرێمی کوردستان بۆ دوای کشانەوەی سوپای ئەمریکا لە عێراق داوای گەرەنتی ئەمنی کردووە. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند پلانیان هەیە ئاستی بەرهەمێنانی نەوت بگەیەنە 8 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە. دەستگای هەواڵگری ئەمریکا CIA هۆشداریدا لە کۆنتڕۆڵکردنی پایتەختی ئەفغانستان لەلایەن بزوتنەوەی تالیبانەوە. ساڵتان لەبێت تۆم کاتتان باش، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە بەرامبەر پەلاماردانی ڕۆژنامە نووساندا ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان سکاڵای یاسایی لەسەر موختاری گەڕێکی باداوان لە هەولێر تۆمار کرد. گۆڕاندی بەگەی پارێزەری ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. ئەمڕۆ سکاڵا لەسەر موختاری گەڕێکی باداوان تۆمار کرا بەهۆی هێرشکردنە سەر ڕۆژنامە نووسان و دەستگاکانی ڕاگەیاندن. وتیشی داواکاری گشتی دەبوو پێش ئەوەی سکاڵا تۆمار بکرێت بەهاتایەتە دەنگ، چونکە بەڵگەی وێنە و ڤیدیۆ لە بەردەستدایە. دەبوو داواکاری گشتی مافی موختاری لێوەر بگرتایەتەوە و ڕابگیرایە. گۆڕاندی بەگەی باسی لەوەش کرد بەداخەوە سومعی یاسا ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان لەکەدارتر دەکرێت. ئەمەش هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە داواکاری گشتی و بەشێک لە دادوەر و دادگاکان لە هەرێم بە ئەرکی خۆیان هەڵناستن و ئەمەش کاریگەری لەسەر سومعی هەرێمی کوردستان دروست کردووە. لە بەرامبەردا سەرچاوەیەکی تایبەت بە شارپەرێسی ڕاگەیاند. پارێزگاری هەولێر بڕیاری داوە ئەو موختاری گەڕێکی باداوان لە کارەکەی دوور بخاتەوە. ئەوەش لە کاتێکدایە دوێنێ کاتی خۆپشاندانی بەشێک لە دانیشتوانی گەڕێکی باداوان لە هەولێر موختاری ئەو گەڕەکە بە توندی هێرشی کردە سەر بەشێک لە ڕۆژنامە نووسان و ئەوەش کاردانەوەی بەدوای خۆی داهێنا. بەرپرسێکی باڵای سەربازی عێراق ئاشکرای کردووە هەرێمی کوردستان بۆ دوای کشانەوەی سوپای ئەمریکا لە عێراق داوای گەرنتی ئەمنی کردووە. ڕۆژنامەی عەرەبی جەدیدی قەتەری لە ژمارەی ئەمڕۆیدا بابەتێکی لەبارەی کشانەوەی ئەمریکا لە هەرێمی کوردستان و عێراق بڵاو کردووەتەوە و ڕایگەیاندووە. هەرێمی کوردستان هەردوو لایەنی عێراقی و ئەمریکی ئاگادار کردووەتەوە کە گەرنتی ئەمنی بدرێتە هەولێر بەر لە کشانەوەی ئەمریکا. هەر بە گوێرەی ڕۆژنامە قەتەریەکە هەرێم داوای کردووە سنوورەکانی بپارێزرێت و میلیشیاکانی حەشتی شەعبی لە نزیک هەرێم دوور بخرێنەوە. بەشێک لە چاودێرانی سیاسیش پێشبینیان کردووە کشانەوەی ئەمریکا کاریگەری لەسەر بنکەی سەربازی هەریر نەبێت. ئەمریکا بۆ پاڵپشتی هێزەکانی سووریای دموکرات هەسەدا ئەو بنکە سەربازیە لە هەولێر بهێڵێتەوە. بەڵام هەرێمی کوردستان بێهیوا بۆ لەمانەوەی ئەمریکا لە عێراق. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند پلانیان هەیە ئاستی بەرهەمێنانی نەوت بگەیەنە 8 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە. ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق بە ئاژانسی هەواڵی عێراقی واعی ڕاگەیاندووە وەزارەتەکەیان پلانی هەیە تاوەکو کۆتایی ساڵی 2027 ئاستی بەرهەمێنانی نەوت بگەیەنە 8 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژێکدا. لای خۆشیەوە عاسم جیهاد و تەبێژی وەزارەتی نەوتی عێراق بە ئاژانس عێراقیەکەی ڕاگەیاندووە زیادکردنی بەرهەمێنانی نەوت پەیوەستە بەو گۆڕانکاریانەی بەسەر بازاڕی نەوت دادێن و هیچ کەسێکیش ناتوانێت پێشبینی ئەوە بکات کە بازاڕی نەوت بەرەو کوێ دەڕوات. لە ماوەی ڕابردووشدا ڕێکخراوی ئۆپێک پڵەس ڕایگەیاند ڕێککەوتون لەسەر ئەوەی هەرێک لە وڵاتانی عێراق و کووەیت ڕۆژانە بڕی 150,000 بەرمیل نەوتی زیادە بەرهەم بهێنن. ئەو بەرزکردنەوەیش تاوەکو کۆتایی ساڵی 2022 بەردەوام دەبێت. عێراق دووەم گەورەترین بەرهەمهێنی نەوتە لە چوارچەوەی ڕێکخراوی ئۆپیک لە دوای سعودیە و لە ئێستاشدا مانگانە هەناردەی نەوتەکەی 4 ملیۆن و 600,000 بەرمیلە. دەستگای هەواڵگری ئەمریکا CIA هۆشداریدا لە کۆنتڕۆڵکردنی پایتەختی ئەفغانستان لەلایەن بزوتنەوەی تالیبانەوە. دەستگای هەواڵگری ئەمریکا ناسراو بە CIA راپۆرتێکی لەبارەی جموجۆڵی چەکدارانی تالیبان ئامادە کردووە. ناوەڕۆکی راپۆرتەکە بۆ ئاژانسی ڕۆیتەرز دزەی کردووەتە دەرەوە و تیایدا هاتووە دەستگای هەواڵگری ئەمریکا پێشبینی دەکات لە 30 تا 90 ڕۆژی دیکە چەکدارانی تالیبان کابولی پایتەختی ئەفغانستان کۆنتڕۆڵ بکەن. هەر بە گوێرەی ئەو راپۆرتە دەستگای هەواڵگری ئەمریکا پێی وایە دەکرێت حکوومەتی ئەفغانستان هێرشی پێچەوان ئەنجام بدات و نەهێڵێت پایتەختی وڵاتەکەی بکەوێت. لە ئێستادا بزوتنەوەی تالیبان لە 165 خاکی ئەفغانستانی لەژێر دەسەڵاتدایە و پایتەختی 10 ویلایەتی لە دەستی حکوومەتی کابوڵ دەرهێناوە. ماوەی چەند ڕۆژێکە لە تورکیا بەگشتی و شاری ئەنکەرە بە تایبەتی هەڵمەتی لێدان و کوشتنی پەنابەر سووریەکان دەستی پێکردووە. هێز ئەمنیەکانی وڵاتەش بۆ بەرگرتن بەو هەڵمەتە نەژاد پەرستانەیە بێدەنگن. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەیان پەنابەری سووری لە تورکیا ڕوبەڕووی هەڵمەتی لێدان و کوشتن بوونەتەوە. شەوی ڕابردووش لە شاری ئەنکەرە سەدان تورکی نەژاد پەرست بەدار و ئاڵای تورکیا و چەکەوە دەگەڕان بە دوای سووریەکان تا بیان کوژن. ئەو تورکانەی هێرش دەکەنە سەرماڵی سووریەکان پەنجەری ماڵەکان دەشکێن و دوکان و شوێنەکانیان وێران دەکەن. دواتر هەوڵی کوشتنی پەنابەرەکان دەدەن. بە پێی قسەی چالاکوانان ئەم تووڕەیی تورکەکان دەگەڕێتەوە بۆ ڕووداوی کوژانی هاوڵاتیەکی تورک لە سەردەستی گەنجێکی سووری بەبێ ئەوەی هۆکارەکەی بزانرێت. خواتان لەگەڵ.